حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خزمتانا لزنجير وتاري نيجا بناو نشاني نوري ديدم. خوشویستانم لەگەڵ بوونی ئەم هیلاک و ماندووبوون و ناڕەحەتی و جەنجاڵی ژیان ئینسان زۆرجار پێویستی بە وچان و بە محەطات هەیە لە ژیانی خۆیان. ئەم وچان و محەطانە زۆرجار ئێمە لە کاتی نان خواردن ناشکێ بین. خەڵکێ لە کاتی سیرکردنی تەلەڤیزۆنە، خەڵکێ لە کاتی سیرکردنی سۆشیال میدیاکەیە، خەڵکێ لەگەڵ خۆشەویستەکەیە، هەریەکەو بە جۆرێک سەرخە و ئەشکێنێت و ئیسراحەت لەم جۆرە کاتاناکە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم کاتانی بۆ شک بردووە کە مێشکی ماندوو بووە و ناڕەحەت بووە و قورس بووە ناڕەحەتیەکانی ژیان لەسەری. فەرمیەتی یا بیلال ئەقیمی الصەلاة ئەریحنا بها. ئەی بیلال قامت کە و ئاسوودەمان کە بە نوێژ. سبحان الله. چۆن ئینسان لە کاتێکە مناڵێ زۆری بۆ بێ ڕاکاتەوە و پەناباتەوە بۆ لای دایک و باوکی، ئینسانیش پەناباتەوە بە لای خۆشەویستەکەی، بچێتە حوزوری خوای گەورە، ئەو کاتە ئەریحنا بها، مرتاحە بێ بە نوێژەکانی، سنگی ئاسوودە ئەبێ، کێشەکان و مشکلەکانی لەبیر دەچێتەوە. عینەن لای خۆمان کاڵین با نوێژەکە لە کۆڵکەینەوە گەینانەکە بە ئیسراحەت دەخۆین. هەر کاتێ نوێژ بوو لە کۆڵکردنەوە، هەر کاتێ نوێژ بوو بە بارێکی زیادە بەسەر شانتەوە و بوو بە ئەرکێکی تر لە ئەرکەکانی ژیان مەیکە. نەعوذ بالله کە من بڵێم مەیکە. بەڵام بەم معنایە نوێژ مەکە، چکە هێشتا لە نوێژ حاڵی نەبوویت. ئەگەر نوێژ بۆ ئەوە کرد کە تەنها واجبێکە و فەرزێکە و بە ناچاری ئەیکەیت، قەت ناتوانێت مرتاحەت. کوڕە با بە سەد ئیشم هەیە نوێژەکەشم ماوە هێشتا بیکەم. یعنی نوێژیش بوو بە ئەرکێ لە ئەرکەکان. نا، بێ نوێژ بێ بە محەطە، نوێژ بێ بە وچان، نوێژ بێ بە ئاسوودەیی دەر و دەروون. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کان ئیذا حەزەبەه ئەمڕ صەلا. هەر کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆرێکی بۆ بەهاتایە، تەنگژەیەک کەوتایەتە ڕێی ژیانی، ئاستەنگێکی توش وایە، نوێژێ کرد. یا ئەیها الذین ئامنوا استعینوا بەچی؟ بالصبر والصلاة. هەر کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆری بۆ هاتە بێ، تینی بۆ هاتە بێ نوێژی کردووە. فێری ئەمە بووین؟ فێری ئەمە بووین لە کاتی ناڕەحەتیەکانمانە پەنا بۆ نوێژبەرین؟ نا، فێری ئەمە بووین بە نوێژ ئاسوودە بین. بەڵێ خۆشەویستەکانم، نوێژ ئەو جورعەیە کە ئینسان، ئەو شەحنەیە کە ئینسان وەرێگرێ، ئەبێ ڕۆژانە ئەم شەحنە وەرگری بۆ ئەوەی کە لە دەست جەنجاڵی ژیان نەجاتێ بێ. دیقەتی نوێژ بە بەیانی کە هەستای هادیئە، هیچ ڕووی نەداوە، دوور کات نوێژ بکە. نوێژی بەیانیان ئەرکە زۆر لەسەر نییە، هەتا نیوەڕۆ، تا ڕۆژ ئەبێ بە نیوە ڕۆژ، نیوە ڕۆ، 4 کاتی تری نیوە ڕۆ لەسەرەوە واجب. کە ئەرک و ماندوو بوون و دەوام و ناڕەحەتی و قەرزاری و ڕاکڕاکی دنیا زیادەکە، نوێژەکانیش لەگەڵیانە زیادەکەن. مەفروض بوو کەم بێ، چکە ئینسان لە کاتی عەسرە لە هەموو کاتێ مەشغوڵترە، لە هەموو کاتێ سەرقاڵترە. بۆیە زۆرجار حەزمان لە نوێژی جەمعی نیوە ڕۆ عەسرە، بۆی کە عەسران دەستمان بەتاڵ بێ. بەڵام خوای گەورە لە بەیانیەوە هەتا نیوەڕۆ نوێژی لەسەر دانەناویت. ئەنجا لە نیوەڕۆ تا مەغریب
عسرە کاتە بینەکەیەوە وی کە زوو بیتەوە شەحن بیتەوە چونکە پێویستە بە شەحنێکی ترە ئیستاکێنە پێویستە بە ئاسوودەیەکی ترە کامە لە شوێنێکی تر دەست ناکرێت دوایی دنیا سریعترە ڕوە شەو ڕۆژ دێ بەسەرا کە شەو تاریکی دێ ئەنجا نوێژی مەغریبەکەی ئەنجا 1 سەعات و شتێکی کەمتر پێچێ سعاتێک و 10 دقە سعاتێک و چارێکێک وەرە فەرموو نوێژی عیشا بکە بۆ کاتەکان هەموویە بنەوە بە نیوە بینی نیوەڕۆ عەسر نیوەی بینی بەیانی و نیوەڕۆیە بینی مەغریب و عەسر نیوەی پێشترە بینی مەغریب و عیشا نیوەی پێشتر یعنی نوێژ بۆ ئەوە دانراوە تۆ شەحن کاتەوە تۆ جارێکی تر دروست کاتەوە تۆ جاری تر لە قاڵب باتەوە تۆ ئاسوودە کات بۆیە نوێژ ئەبێت تامێکی خاصی هەبێ ئەبێت چێژێکی خاصی هەبێ دوکاناری واز لە ئیشەکە بێنە تەڵەبەی واز لە مەکتەبەکەت بێنە لەسەر هەر ئیشێک و عملیاتێکی لەسەر هەر کار و کاسبێکی لە کاتی عەسراواز بێنەوەرە نوێژەکەت کە و ئاسوودە بە خۆت مرتاحکە لەزەت وەرگرە چێژ وەرگرە بۆیە ئەمە دانراوە ئەبێ ئەم شەحنانە بەردەوام هەتا کاتەکان نزیک بنەوە زیادەکە جگە لە سونەتەکان کە ئینسان هەر کاتێ بیکە زیاتر ئەمانی بۆ دروستە بێ بۆی ئەمە باشترین سایکۆلۆجیکال سەپۆرتە بۆ ئینسانی موسڵمان باشترین ڕێیازەی مێشکە کە ئینسان بیکە سوبحانڵە ئینسان لە کاتی نوێژە تاقەیەکی هائیلی پێدرێ قودرەتێکی عەجیبی پێدرێ دقت بن هەموو سەحابەکە هاتووە تێتی پێغەمبەری خوا سکە مێشێ سەر مێشێ قاچ مێشێ سەحابەیەک هاتبێ بڵێ پێغەمبەری خوا سنگ مێشێ نییە سەحابە سنگی نێژاوە قەلەق نەبوون خەمۆک نەبوون دڵیان ئاسوودە بووە دینارێ لە گیرفانیان دەنکە خورمایە لە مەعیدەیان نەبووە بەڵام مرتاح بووە قەت هەستی بە شکست نەکردووە قەسەم بەخوا ئەوەی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم گوزەراوە لەم سەردەمەیە بگوزەرایە پیا و پیاوێ خواردیان و گرانیە نان نییە نانەوەکان نییە ئینسان چۆن ڕۆژی بە دەنکە خورمایە چێ بەڕێوە بەڵام سەحابە هەمووی ئاواشیاوە لۆچێک ئاردی هەبوویان نەی بووە ئەویش ئاردی چۆ دەنکە خورمایەکی هەبوویان نەی بووە لە ماڵە خۆی بە ملیک نەگۆڕیوەتەوە ئەمە ئەم قودرەتەیە هەموو جارێ شەحنی کردوێتەوە نەیهێشتووە شکست بێنێ نەیهێشتووە بکەوێ بۆیە بینی زۆربەی نەخۆشیەکانی ئەمڕۆ لە ساهەشتای نەفسیە لە ساهەشتای دەرونیە جا مۆدیلاتیشی بۆ دروستە بێت خەڵک هەر ڕۆژە وڵا کاکتۆ جان ئەڵێن ئاسنەکە کەمە یعنی چی دادەجان ئاسنەکە وڵای کاکتۆ ئاسنەکەم نازانم ئەڵێن ئاسنەکە و کەمە باشە تۆ هیمۆگلۆبینە تەواو ئاسنە بۆ چییە کچە ژەنگێکی لەوە زیاتر ئاسن بخۆیت ئەو هەموو ئاسنە چییە بەدەستەوە ئەو هەموو حەبی کالیسیۆم و ڤیتامین دیە چییە سبحان عینە مۆدیلاتی لێ هاتووە چۆن مۆدیلاتی قەدەسە و پرچ و قژ و جلوبەرکەی ئەو مۆدیلاتی طبیش خەریکە دروستە بێت بۆ چکە ئینسان نامرتاح چونکە لە یەکێ لە بەحسەکانە وا گومان براوە کە کەمی ڤیتامین دی ئەبێتەوەی کەئابە ئەبێتەوەی قەلەقی ئەبێتەوەی خەمۆکی خەڵک سەری تێکردووە کابرا ئەو نەحەپی ڤیتامین دی و کالیسیۆمی تێیە کە سەرەکەم بەردی گوچی لێ هەیە حاڵی نابێت بۆ چونکە شتێک نییە سیقەی باتەوە شتێک نییە دڵی خۆشکە شتێک نییە مرتاحیکە شتێک نییە فێری سەبریکە فێری ئارامگری بکە چەند خۆشەکە لە کاتی نوێژ هاوەستی بۆ سەبرەوە بۆ تەحەملەوە بۆ وەستی بۆ نوێژ کە ئاگاد لە قسەکان و ئاگاد لە وتارەکان و ئاگاد لەوە بێ بەرامبەر بە شێوەستاویت بۆیە خۆشەویستەکانم ئینسان لە کاتی خەوی زۆر قوڵە مێشکی تیشکێک دەرەکە کە پێوتێ دێلتا 4 هێرتزە بەڵام لە کاتی خوشوع و لە کاتی ئاسوودەبوونە مێشکی تەواو شەحنەکانی دابەزن تەواو لەرەکانی کەمە بنەوە ئاسوودەییەک و مرتاحیەکی زۆرەدا بە مێشک کە ئینسانە چێتە سوژدە خوێنێکی زۆرە چێ بۆ مێشک دۆمەکسیدی کاربۆن کۆ بێتەوە بۆریەکانی مێشکیش فراوانەکە بۆی کە خوێنێکی زۆر تەدەفقا بۆ مێشک بۆ ئینسانە بینی لە کاتی سوژدەیە لە هەموو کاتێ مرتاحترە لە هەموو کاتێ ئاسوودەترە بۆیە کەلا لا تطیعه واسجد
واقترب سوزدە بەرەو نزیک بەرەوە. بۆیە خۆشەویستەکانم ئەگەر نوێژ نەبێ ئینسانەکان تووشی هەڵدێر و شکستە بن لەو پەڕی چڵەپۆپەی سەربەرزی و سەرفراسی و ئاسوودەیی و مرتاحیەتە. إن الإنسان خلق هلوعا. هلوع چییە؟ إذا مسه الشر جزوعا. ئەگەر تووشی مشکلەیە بێ شکست دەخوا باوکەڕم ئاشناو بە قورئان گرانیەت بۆ خۆی ئەم مۆزەمان هەمیلێتێکە چێ جا باشە من چی بکەم؟ جا باشە ماڵم ناڵە بەروی شۆ بەرم. إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعە. خوار بەشی خۆمەکە کە پارەشی یەتە دەست و پارەی باش و دەوڵەمەنە بێ جا لە فەقیری و لە ترسی فەقیری منوعە هەمیە شارێتەوە. کەسی چی پێنێ بەخوای چم نییە بەخوای چم بەدەستەوە نییە بەخوا خۆشم هیچ شک نابم. ڕاستە خۆی فەقیرە دامەدای چی کەواتە لە هەردوو بارەکەیە لە کاتی ئەو پەڕی ناخۆشی و لە کاتی ئەو پەڕی خۆشییان پیاوە سوبحان الله بینی تاوانیە ئیلا چێ إلا المصلي بەس نوێژ خوێنەکانوانی. باشە خۆمان بە حساب نوێژە خوێنین بەڵام لە نوێژتی نەگەیشت. بۆیە بینیت تووشی ئەمە بین خوای گەورە فەرمێ يا ابن آدم تفرغ لعبادتي أملأ صدرك غنى وأسد فقرك. أي بني آدم تفرغك بۆ عیبادەتی من بۆ پەرستشی من دەسە پڕەکەم لە خێر چاویشە پڕەکەم سنگیشە پڕەکەم چۆت ماوادی بزان گیرفانە پڕ بێ سنگە پڕ بێ گیرفانیش پاری گیرفانیش هەر لێرەیە لە جێیبمدا ئەگەر یەک پارە شک نابم چ پەروامە لە جێیبمدا ئەگەر یەک پارە شک نابم چ پەروامە خوددا گەر قابلی دیبم هەتا سەر جێیبم سەد پارەم نە خزمان و نە شەیطان و نە دەورانم بە من ناکەن ئەوەی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارم. السلام عليكم ورحمة الله وبركاته.